لا هەولێرەوە لەسەرم بابەتە میوانداری بەڕێز مەولود سابیر عەلیمان کردووە کە بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکانە. بەڕێز مەولود سڵاوت لێبێ، پێمان بڵێ بڕی سوودی قەرزەکە زیاتر لە 658 ملیار دینارە. هۆکاری چییە کە لە قەرزەکە زیاترە؟ ئایا ئەمە لە کێوە دەستی پێ کردووە و بڕی چەندی چۆتە سەر؟ سڵاو لە بەڕێزتان لە بینەرانتان، خۆشحاڵم لەگەڵ جەنابتان دیدارێکی ڕاستەخۆ ئەنجام دەدەین بۆ گفتوگۆکردن لەسەر چەند بابەتێک کەوا گەڕانەوەی قەرزی ئاسانکاریە. بەڕاستی قەرزی ئاسانکاری گەڕانەوەی تۆزێک زەحمەتە، چونکە ئەوەی کە ئێمە وەری دەگرینەوە بە قانونی تەحسیل دیونی حکومیە، ئەو قانونش بەڕاستی پێویستی بەلایکەین بە 2 ساڵ هەیە ئەگەر بە ناویش بکرێ بۆ ئەوەی چاوەڕێ بکەین تاکو قەرزەکە بگەڕێنەوە. واگە قەرزەکە نەگەڕێنەوە گەڕاندیەوە ئەو کاتیدا ملکەکە لە بۆ خاوەنەکەی دەگەڕێنەوە. بۆیە بەڕاستی یەک لە یاسای چاکسازی گەڕانەوەی قەرزە بازرگانیەکانە و ئێمە ڕێکارەکانمان بەردەوامە بۆ گەڕانەوەی ئەو قەرزانە و زۆربەی زۆری ئەو ملکانەی کەەوە هەتا ئێستا بە ناوی بانکیش نەکراون مامەڵەکانیان لە تەواوبوونە و زۆر لە ڕێکارە یاسایەکانی بڕیوە. بەڵام ئایا لە بەرچ سوودەکەی زیاترە؟ ئێمە بەپێی ڕێنمایی بانکی 3 مانگ جارێک لە 111 فائیدەی دێتە سەر. یعنی لە 2012ەوە خەڵکە قەرزی ئاسانکاری وەرگرتووە، ئێمە لەسەر ڕەسیدی ئەو شەخصێک کە ڕەسیدی مەدینی پێدەگوتری مەدینەی مەکشوف لەسەر ڕەسیدەکانیان 3 مانگ جارێک لە 111 فائیدەی دێتە سەر. سوودەکە زیاترە لە قەرزی بنەڕەتی. بۆ ماوەی چەند ساڵە بەڕێز مەولود؟ ئێمە کاتی خۆی کە قەرز دەدرێت قەرز دەدرێت بۆ ماوەی 6 مانگ تاوەکو 1 ساڵە. یعنی بە ماوەی 6 مانگ یاخود 1 ساڵ ئەوێ قەرزەکە بگەڕێنیتەوە. بەڵام لەبەرەوە قەرزەکە نەگەڕاوەتەوە بۆیە بەپێی ڕێنمایی بانکی 3 مانگ جارێک لە 111 فائیدەی ئەژمار دەکرێت و دێتە سەر ڕەسیدی. باشە، ئەو بڕی کە گەڕاوەتەوە لە چەند کۆمپانیا لە چەند بازرگانەوە گەڕاوەتەوە کە بڕی 18 ملیارە؟ زۆربەی ئەوانەی کە گەڕاندیتانەوە بەڕاستی مەبلەغەکانیان کەمە. لە بۆ نمونە 200 میلیۆن 300 میلیۆن هەبووە، ئەوانە قەرزەکانیان گەڕاندوێتەوە. بەڵام ئەوانەی کە قەرزێکی زۆریان لەسەرە تاوەکو ئێستا نایان گەڕاندوێتەوە. بۆیە ژمارەی ئەو کەسانەی کە قەرزەکان گەڕاندووە ژماریان زۆر کەمە، بۆیە مەبلەغەکەش 17 ملیار و کەسرە، بۆیە بەڕاستی مەبلەغەکە کەمە. بەڵام ئەوەی کەوا ئەوەی جێی سەرنج ڕاکێشە بەڕاستی جێی باسکردنە ئەوەیە کە زۆربەی ڕێکارەکانی بەناوکردنی ملکەکان ئەو تریلیۆن و کەسرەی کە ماوە وەکو قەرزی ئاسانکاری ڕێکارەکان لە تەوابووندایە تەمەنا دەکەین تاوەکو تەوابوون کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین گشت قەرزەکان بگەڕێنینەوە. باشە، ئەو 1 تریلیۆنەی کە ماوە ئایا لە بەرامبەر چ ڕێکارێکتان گرتووەتە بەر؟ تەنها زیادکردنی سووە یا هیچ ڕێکارێکی ترتان گرتووەتە بەر بۆ گەڕانەوەی؟ من ئاماژەم پێ کرد. ئێمە بە قانونی تەحسیلی دیونی حکومی ڕێکارەکان بەردەوامن بۆ وەرگرتنەوەی قەرزەکان. ڕێکارەکان لە چێن؟ لە بەڕێوەبەراتی جێبەجێکردن و لە بەڕێوەبەراتی تۆمارکردنی خانوبەرن. کەواتە گشت ئەو ڕێکارە یاسایانەی کە پێویستە لە بانک و لە جێبەجێکردن لە تۆمارکردنی خانوبەرە بەردەوامە و دڵنیابن ئێمە وەکو باسم کرد لە پێش تەوابوونی کابینەی نۆ تەمەنا دەکەین کە هەموو قەرزەکە بگەڕێنینەوە. باشە، ئەو بڕی کە دیاری کراوە یاخود دراوە بە بازرگان و وەبەرهێن دیاری کراوە لە چه پارێزگایەک زیاترە یاخود پابندبوونیان کەمترە لە نێوان پارێزگاکاندا؟ پارێزگاکان بەخۆی دۆک هەر ڕێژێکی زۆر کەم قەرزی هەبوو، 2 بازرگانیان هەبوو کە قەرزی وەرگردوو. ئەوەی کە زۆرە بەڕاستی لە هەولێرە پاشان لە سلێمانیە و ڕێکارەکانیش وەکو یەک ڕۆیشتیە. جێی خۆشحاڵیە کەوا بەڕاستی ڕێکارەکانی وەرگرتنەوەی قەرزی ئاسانکاری دەتوانم برێم لە سلێمانی زۆر سەریعترە گەڕانەوەی قەرزەکان. بەڵام لە هەولێریش بە هەمان شێوە بەردەوامە. بەڵام ئەوەی کەوا جێی خۆشحاڵیە هیچ جیاوازیەک نییە، فەرق و جیاوازیەک نییە لە گەڕانەوەی قەرزەکان، بەڵکو وەکو یەک دەگەڕێتەوە، وەکو یەک ڕێکاری یاساری بەسەریاندا جێبەجێ دەکرێت بە یەکسانی بەبێ جیاوازی. باشە، ئێوە بەنیازن کە قەرزی ئاسانکاری لەمە دوا بدەن بە هەمان شێوە بە هەمان سیستم و سیاست ئەیدەن بە بازرگان و وەبەرهێنی یان گۆڕانکاریەکەن لە پێدان و لەو میکانزمە؟ بەخۆی بانک یەک لە هەدەف و
هدفی سەرەکی ئامانجی سەرەکی دامەزانی بانک وەبەرهێنان و پێشخستنی گەشەکردنی ئابووریە. ئێمە چۆن دەتوانین پرۆژەی ئابووری ئەنجام بدەین لە هەرێمی کوردستان بە قرز. بۆیە ئێمە هەتاوەکو نەتوانین کەوا پارەی پێویست لە بۆ موچە دابین بکەین، موچە مسۆگەر نەکەین، ئێمە ناتوانین قرزی ئاسانکاری بدەین. بۆیە لە ئەولێوەتی ئێمە ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردنی موچەیە و ئەگەر هاتوو ڕۆژێک توانیمان موچە دابین بکەین، ئەو کاتە دەتوانین ئەو پارەی کە دەمێنێتەوە وەکو قرز دووبارە بدەینەوە هاوڵاتی بۆی وەبەرهێنانی پێ بکە، پرۆژەکانی خۆی پێجێبەجێ بکە بۆ بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز مەولود سابیر عەلی بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان سوپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس.